بینەرانی عزیزی کورسانی و سڵاتان لێبێ من زریان ڕەحمانم هاوڵا بوریەکانتان پێشکەشەکەم سەرەتاش با گرنگترین ناونیشانەکان دەست پێ یەکەم. هاوپەیمانی پێرڵ پترۆلیۆم سەرسوڕمانی خۆی لە ڕاگەیەندراوەکەی حکوومەتی هەرێم دەرئەبڕێت تۆمەتی پێشێلکاری ڕەتەکاتەوە. ئەڵێت هەرێم ئاگاداری ڕێکەوتنی ناردنی غازە بۆ وەزارەتی کارەبای عێراق. داهاتیم هەفتەی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بەراورد بە هەفتەی ڕابردوو 13 ملیار دینار کەمی کردووە بۆ 7 ملیار و 567 میلیۆن و 216 هزار دینار دابەزیوە. بۆ پاڵپشتی بەرهەمی ناوخۆ ڕۆژانی هەینی هەفتە بازاڕی کشت و کاڵی لە هەڵەبجە بەڕێواچێت. ئەمە دووەم ساڵە ئەم هەفتە بازاڕە ڕێک بخرێت نزیکەی 100 جوتیار و باخەوان بەشداری تێداکەن. کۆمپانیای کەیپلەر دەڵێت لە ڕۆژی دووشەمەوە هەتا ڕۆژی ڕابردوو تەنها 33 کەشتی بەگەڕی هورمزدا تێپەڕیون. لەو ژمارەیەش تەنها 6یان نەوت هەڵگر بوون. دووبارە سڵاوتان لێبێ. ئەزانین کە بەهۆی ئاڵۆزی ناوچەکەەوە بەهۆیەوەی کە ماوەی ڕابردوو چەند جارێک هێرش کرایە سەر هەولێر هەرچەندە بەرپەرچرانەوە، بەڵام هەندێک لە کۆمپانیەکان گەشتەکانیان بێگومان بۆ فڕۆکەخانەی هەولێر ڕاگرت، بەڵام لە ئێستاە ئەم گەشتانە دەستیان پێکردوێتەوە لەبەرەوەی کە هەر ئەو کاتیش ڕاگرتنەکە وا ڕاگەیەندرا کە هەتاوەکو کۆتایی مانگی ڕابردوو بێجا. بۆ ئەم بابەتە منەمەوێ وردەکاری زیاتر وەربگرم، بۆیە ئەمەوێ بچمە هەولێر لەوێ پەیامنێرمان لەگەڵمانە بێ زانیاری زیاترمان ئەداتێ. سڵاو لێبێ، بڕیار پێمان بڵێ چی هەیە لەم بارەیەوە و کام گەشتانە ڕاگیرابوون و کامانە دەستیان پێکردوێتەوە. زریان سڵاوتان لێبێت، وەکو خۆت باست کرد بەهۆی ئەو هێرشانەی کە لە ماوەی ڕابردوو کران لەسەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر، بۆیە لە شەوی سیویەکی مانجی ڕابردوو بەشێکی زۆر لە گەشتە ئاسمانیەکان لە نێوان هەولێر و وڵاتانی ئەوروپا وەستا بوون. یعنی ئێستا ئەو کاتە کۆمپانیەکانی بواری فڕۆکەوانی ڕایانگەیان تاوەکو حوتی ئەو مانگە واتە ئەمڕۆ، بەڵام بە گوێری ئەو بەدەوەداچوونانەی کە ئێمە کردومانە جارێکی دیکە بەشێک لە کۆمپانیەکانی بواری فڕۆکەوانی کە بە تایبەتی هێڵی ئاسمانی نێوان هەولێر و وڵاتانی ئەوروپا، بەشێک لە وڵاتانی ئەوروپا جارێکی دیکە ماوەی ڕاگررتنی گەشتەکانیان لەگەڵ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر درێژ کردوێتەوە بۆ دەی ئەم مانگە. دیاریش نییە دوای ئەو بەروارە جارێکی دیکە گەشتەکان دەوەستێتەوە یاخود نەتەنها لە چوارچێوەی وەستانی ئەو گەشتانەی کە وڵاتان هەبووە، تەنها ئەم شەو گەشتەکان لە نێوان هەولێر و بەحرێن دەست پێ دەکاتەوە کە لە ماوەی ڕابردوو ئەویش بەوەی هێرشەکانی سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر وەستا بوون. ئەمە ئاستەنجێکی زۆری بۆ گەشتیاران دروست کردووە و بە تایبەتی ئەوانەی کە بەنیازی گەشتکردن بۆ وڵاتانی ئەوروپا دەبێت لێرە لە هەولێرەوە بستنە بەغدا یاخود لە بەغداوە بستنە تورکیا ئینجا بچن سەفەری وڵاتانی ئەوروپا بکەن، چونکە بەهۆی ئەوەی کە گەشتەکان لە نێوان ینی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و وڵاتان وەستاوە، هەرچەندە چەند هێڵێکی فڕۆکەوانی لە هەولێر گەشتەکانیان بەردەوامە بۆ وڵاتانی ئەوروپا، بەڵام بە تێوچێکی زۆر واتە نرخەکەیان بەراورد بە پێش ئەو وەستانی ئەو هێڵە ئاسمانیانە بۆ دووخات و سێقات بەرز کردوێتەوە. ئەمەش بارقورسێکی زیاتری بۆ ئەو گەشتیارانە دروست کردووە کە بەنیازن سەفەری دەرەوەی وڵات بکەن. لەگەڵ چەند کۆمپانیایکی بواری فڕۆکەوانی قسەم کردووە، ئەوان باسییان لەوە کرد کە نزیکەی 10 هێڵی ئاسمانی وەستاون لە شەوی سیوێکی ئەم مانجی ڕابردووە تاوەکو ئێستا. وەکوتم لە کۆی ئەو هێڵانە تەنها یەک هێڵ نەبێت ئەم شەو دەست بە گەشتەکانی دەکاتەوە و دیاریش نییەکەی هێڵەکانی دیکە لە نێوان وڵاتان و هەروەها فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێریش دەست بە گەشتەکانیان دەکەنەوە و گەشتکردن بۆ هاوڵاتیان لە ڕێگای فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بۆ وڵاتانی ئەوروپا ئاسایی دەبێتەوە. سپاس پەیامنێرمان بڕیار محەممەد لە هەولێرەوە. سپاس بڕیار ماندوو نەبی دەستخۆش. هاوپەیمانی پێرڵ پترۆلیۆم سەرسوورمانی خۆی لە ڕاگەیەندراوەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەربڕیوە و تویەتی پێشێلکاریمان نەکردووە. هەردوو کۆمپانیای دانەگاز و نەفتی هیلال کە بە هاوپەیمانی با پێرڵ پترۆلیۆم ئەناسرێن لە ڕاگەیەندراوێکە سەرسوورمانی خۆیان بەرامبەر ڕاگەیەندراوەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەربڕیوە لەبارەی ڕێکەوتنی ناردنی غاز بۆ وەزارەتی کارەبای عێراق لە کەرکووک. جەختیان کردووەتەوە کە ڕێکەوتنەکە
بەپێی مافە تایبەتەکانی گرێبەستکردنی کۆمپانیاکە بۆ بە بازاڕکردن کراوە. هاوپەیمانیەکە ئاماژەی بۆش کردووە کە حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵەوە ئاگاداری تەواوی ڕێککەوتنەکە و ئامادەکاریەکانی بوون و مافی تایبەتی بە بازاڕکردنیش لە ڕێگەی ڕێکارە یاساییە نێودەوڵەتیەکانەوە سەلمێنرا و پێویستی بە ڕەزامەندی حکوومەتی هەرێم نییە. هاوپەیمانی پێرڵ پترۆلیۆم دەنگۆی پێشێلکردنی پابند نەبوونەکانی ڕەت کردووەتەوە، دەڵێت بەردەوامە لە دابینکردنی 655 میلیۆن پێسێجا غازی ڕۆژانە بۆ هەرێم کا پێداویستیەکانی پڕ ئەکاتەوە ڕێگەی پێیات کارەبا بە حکوومەتی بەغداد بفرۆشێت. وێڕای ئەوەی حکوومەتی هەرێم زیاتر لە 3 ساڵە پێدانی شایستەداراییەکانی هاوپەیمانیەکەی دواخستووە. لە کۆتایی ڕاگەندراوەکەشە هاتووەکە بڕی 100 میلیۆن پێسێجا غازی ڕۆژانە کە بۆ کەرکووک گەنێردرێت لە غازی زیادەی بەرهەمهێنراوی کێڵگەی کۆرمۆرەوەیە لە ڕێگەی پرۆژەی کۆرمۆر 250 بۆ بەهێزکردنی ئاسایشی وزە لە عێراق. جەختیشی کردووەتەوە لەسەر پابندبوونی باوە بەرهێنانی غاز لە هەرێمی کوردستان کە لە ساڵی 2007ەوە 4 میلیارد دۆلاری تێپەڕاندووە بە مەبەستی خزمەتکردنی بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان و سەرجەم عێراقیش. داهاتی ئەم هەفتەی پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بڵاو کرایەوە بەراورد بە هەفتەی ڕابردوو 13 میلیارد دینار کەمی کردووە. ماڵپەڕی شەفافیت بۆ چاودێری و ڕێکخستنی داهاتی نانەوتی لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان داهاتی ئەم هەفتەی لا 1/8 تا 7/8 بڵاو کردەوە کە زیاتر لە 7 میلیار و 567 میلیۆن و 216 هزار دینارە. 169 داهاتەکە بە نەختینە بووە 131 بە چەک بووە. ئاماژەی بۆش کردووە کە بەراورد بە هەفتەی ڕابردوو کە بڕی داهاتی نانەوتی 21 میلیار و 374 میلیۆن و 621 هزار بووە، بڕی 13 میلیارد دینار بە ڕێژەی 164 داهات کەمی کردووە. قایمقامی سلێمانی ئەڵێت هەفتەی داهاتوو کێشەی ئاوی ماڵان چارەسەرە بێت و دابەشکردنی ئاو لە گەڕەکەکانی سلێمانی ئاسایی ئەبێتەوە. فازڵ عومەر قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی بە وەکالەت لە لێدوانێکا بۆ کورساد نیوز وتی ئەو گەڕەکانەی کێشەی ئاویان هەیە هەندێکیان بە زیادکردنی سعاتی کارکردنی شەمعەکان کێشەکەیان چارەسەر کراوە. ئەو گەڕەکانش کە لەسەر هێڵی دوی دوکانن بە دانانی پەمپی ئاو لە هەفتەی داهاتوو کێشەکەیان چارەسەر بێت و دابەشکردنی ئاویش ئاسایی ئەبێتەوە. کاری کە کێشەی ئاویان هەیە لەسەر خەتی هەموو لایەک بە بەڕێوەبەری ئاوی سلێمانیشەوە کە ئەو شوێنانی کە بە شەمعە ئیشانە ڕوا ئیشی شەمعەکانیان زیاد کردووە، سەعاتی شەمعەکانیان زیاد کردووە. ئەو شوێنانش کە کێشەی ئاوەکەیان لەسەر هێڵی دوی دوکانە دیارە بە دانانی پەمپەکە و تەواوبوونی پەمپەکە و کەوتنە ئیشی ئەو پەمپانی کە دانراوە ئیشاڵا کێشەکان کۆتاییە. ڕەنگە کەمێکی بمێنێک هەر خۆی خەلەلی شەبەکەیان هەیە ئەوە لە فرسەتەی کە ئیشەڵا حلەبێ بە هەموو حسابێک بێت لەم بدایەتی هەفتەی داهاتووە ئەو کێشەیە چارەسەر بێت. هەفتەی داهاتوو شەمە بێ یەکشەمە بێ ئەوە بە کەی پەمپەکە ئێستا نەسب کراوە ڕەنگە هەنێت تێستوشتی مابێ ڕۆن تێکردنی مابێ ئەوەی مابێ بکەوێتی ئیش کێشەکە کۆتاییە. بە مەبەستی ڕێگریکردن لە بەرزبوونەوەی کرێی گواستنەوەی پاسەکانی ناوشار لە سلێمانی بەنزینخانەیەک دیاری کراوە بە نرخی پاڵپشتیکرا و بەنزین دابەشەکات. ڕزگار عەبدوڵڵا لێپرسراوی هێڵەکانی ناوشار لە یەکێتی سەندیکاکانی کرێکاران لە لێدوانێکا بۆ کورساد نیوز وتی بۆ ئەوەی کرێی گواستنەوەی سەرنشینی پاسەکانی ناوشار
بەرز نەکرێتەوە بە شێوەی تاک و جوود بنزینی پاڵپشتیکراو بە 750 دینار ئەدرێت بە پاسەکان. فازڵ عومەر قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانیش بە وەکالە دەڵێت لیستی پاسەکان لە بنزینخانەکە هەیە بە شێوەی تاک و جووت لە هەفتەیەکە 2 جار بنزین ئەدرێت بە پاسەکان. لەبەرەوەی هێڵەکانی ناوشار ئەچوونە سەری بنزینەوە ڕۆژانە فریا ئیشەکانیان ناکەوتن تر بیایان کرێ بەرز کرێتەوە یان چارەسەر جامۆ بدۆزینەوە لە پرساوی هێڵەکانمان کۆ کردوانێ بە کۆی دەنگ وتیان وەڵی بنزیخانێکمان بۆ دانێن ئێمە نیازی کرێ بەرزکردنەوەمان نییە خۆمان بە دواچوونێکی تەوامان بۆ کرد و ئەمەمان بۆ جێبەجێ کردوون. ئێستا قایمەی ناوشارمان وەرگتۆ کردوانە بە تاگوجود هێنامانە لێرە دامانەوە بەس ئەمڕۆ لەبەرەوەی جومعایە و خەڵکە زیاتر لە دەرەوەیە ئەمڕۆ هاوکاری هەمویانمان کردو بۆمان تێکردون بەس تاگوجووتەکەی تر بە پێی تاگوجووتەکە خۆیان دێن تێیەکەن قایمەی دەرەوەی شاریشمان وەرگتووە ئینشەڵا ئەویش لە بەیانیەوە قایمەکە وەرەگرین و ئەوان جێخێنە بەرنامەوە. کێڵەکانی گواستنەوە لەبەرەوەی کریان مەحدودە ئەو کرێ مەحدودیە ژوای لێکردو بێ هەوڵمان بۆیان کە ئەمڕۆ یەکەم ڕۆژیانە وەکو لە بنزیخانەی پێشەوە کە بنزین لێرە تێکەن لیستەکانمان دارێت ئەمە بە تەنسیق لەگەڵ سندیکاکەیانە سندیکای کرێکارانی سلێمانی پیشە بەشی پاسەکان و شۆفێران ئێمە دیارەوە بە پێی تاک و جوود لیستیان کردووە لیستەکان ڕۆژانە لێرە بڵین هەفتەی 2 جار وەرەگرن و بە پێی ئەوەی کفایەتی هەفتەکەیان کە بنزینان بۆ دابی نەکرێت. ئەمە کە بینیمان هەمووی لێکەوتەی بەرزبوونەوەی نرخی بنزینن لە دوایەوەی کە نرخی بنزین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان بەرز بوو ئەم سەرەی دوور و درێژ دروست بوو دەست نەکەوتنی بنزین دروست بوو ئاستەنگی زۆر بۆ هاوڵاتیانی بە دوای خۆیان هێنا بەڵام ئەمەوێ بچمە لای پەیامنێرمان بڕوا بەهادین بزانین ئەو چ زانیاریەکی لە دوا زانیاریەکان لە بڕوا وەربگرین بڕوا سڵاوت لێ بە پێمان بڵێ دەربارەی بەرزبوونەوەی نرخی بنزین چی هەیە؟ بەڵێ زریان سڵاو لێ بێت هەڵبەت بەرزبوونەوەی نرخی بنزین لە سلێمانی بەردەوامە و تەنیا لە سلێمانی نییە بەڵکو لە سەرجەم پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستانە ینی ڕۆژ بە ڕۆژە بینین کە بەهای نرخی بنزین زیاتر و زیاتر بەرز دەبێتەوە بۆ نمونە ئەمریکا لە دیمەنەکاندا دەیبینن ئەمە دیمەنی نرخی ئەمڕۆی بنزینە لە سلێمانی نۆرمال بە 1200 دینارە و محەسەن بە 1950 دینارە و بنزینی سوپەری شکو دەبینن بە 1900 دینارە هەڵبەت یعنی بە تایبەت بە حەسەن لە 1-2 ڕۆژی ڕابردوودا بە 1550 بوو بەڵامەوە تا ئێستا چۆتە 1750 و سوپەریش بە هەمان جۆر لە بەرزبوونەوە بەردەوامە کە 1900 دینارە هەڵبەت هێشتا بەراورد بە هەولێر نرخەکان لە سلێمانی کەمترن بەڵام بە پێوەی کە قسەمان لەگەڵ خاوەنی بنزیخانەکانە کردووە باس لەوە دەکەن کە ینی ئەم نرخانە جێگیر نییە بەڵکو پێشبینیەوە دەکرێت کە لە ڕۆژانی داهاتوودا زیاتر نرخی بنزین بەرز بێتەوە بە تایبەت پێنجشەمان چونکە ئەمە دەبینین زیاتر گۆڕانکاریەکان لە ڕۆژانی پێنجشەمەدا ڕوودەدەن لە سلێمانی و نرخەکان بەرز دەبنەوە و تاوەکو ئێستا چارەسەرێکی ڕیشەی بۆ چارەسەرکردنی با بڵین کێشەی بنزین نەدۆزراوەتەوە و بەردەوامیش بەم جۆرە نرخەکان بەرز دەبێتەوە مەش کاریگەری تەواوی ینی لەسەر با بڵین شۆفێران دروست کردووە و دەبینین کە لە نێو بنزیخانەکانە تا ڕادێک و ئەوسا خوازە سەر بنزین نییە و جیاواز لەوەش زریان هێشتا کواڵەتی بنزین وکو ئەو کواڵەتیە باشەی جاران نییە بەڵکو خەڵک زۆر گلەی لەوە دەکەن کە سەرباری ئەوەی نرخی بنزین گرانە بەڵام هێشتا کواڵەتەکەی زۆر خراپە بە جۆرێک کە یانی لەسەر جادە ژاری وایە دەیبینین کە ئۆتۆمبیلێک ینی پاکی کەوتویان فیل پۆمپەکەی سووتە ئەوەیان بۆ منە کێشەی تری بەهۆی بنزینەوە بە دروست بووە لە کاتێکداوە بنزینی بازرگانی بەکاردێنن وەرنرخەکەشی گرانە بەڵام هێشتا وەکو خەڵک دەڵێن کواڵەتیەکەی زۆر خراپە و پێویستەوە چارەسەر بکرێت. سپاس پەیامنێرمان بڕوا بەهادین بوو پەیامنێری سلەیمانیمان بڕوا بەهادینمان دوو نەبی بڕوا دەستخۆش بۆ زانیاریەکانت. بێگومان یەکێک لە خۆشترین میوەکانی هاوین هەنجیرە جاگەر هەنجیری کوردستانیش بێ اینجا هەنجیری هەڵەبجە. هەڵوەرینی بەرهەمی هەنجیری ئەم ساڵ نیگەرانی لای جوتیارانی هەڵەبجە دروست کردوواڵێن تەنانەت تامی نۆبەرەی هەنجیری ئەم ساڵی خۆیان نەکردووە. بەڕێوەبەری بەشی هونەری ڕێنمایی کشتتوکاڵی هەڵەبجەش ئەڵێت گۆڕانی ئاو هەوا بووەتە هۆکاری ئەوەی ئەم ساڵدار هەنجیرەکانی هەڵەبجە بەرهەمیان نەبێت. 300-400 بن هەنجیرمان نییە کیلو هەنجیری پێوە نییە لە نێو 300 دار هەنجیر یەک دانە هەنجیریش نییە بۆ خواردن. سەیفور بەم وشانە
دۆخی بەرهەمی باخە هەنجیرەکەی خۆی خستە ڕوو. وەک ئەو ئاشکرای کرد تەنها بەرهەمی باخەکانی هەڵەبجە بەم جۆرە نییە، بەڵکو شارە زووریش ڕووبەڕووی کەمی بەرهەم یا هەڵوەرینی بەرهەم بووەتەوە. وڵی سەرەتا بیدایەت زۆر دڵخۆشکەر بوو، بەروبوومێکی جوانی یا بەس لە پڕت و پێشی ئەوەی بگات تووشی ئەم نەخۆشی نەبوو، ئێستا پێشی ئەوەی بگات زەر دەبێ هەمی وەرێتە بنیوە جاشتەکەش بەس من نیم ئامە ساڵان 25 هەنجیرێکی جوانی باشمانە قسە بازارەوە ئەم کاتەی کە ئێستا یەکەم خەڵفێتی و لی داوە ئەمە هەمووی وەرێنێت حچی سفادی لێ ناکەین و هیچی سفادەی نابێ بۆ ئێمە. بە بڕوای توێژەران و شارەزایانی بواری کشتتوکاڵی کەمبوونەوەی بەرهەمی باغداری لە هەڵەبجە و شارە زوور پەیوەستە بە گۆڕانکاریەکانی کەش و هەواوە. ئەم ساڵ ئەوانەی کە شارەزان پسپۆڕن لە بوارەکە ئەم هۆکارە گەڕێنەوە بۆ زۆری بارانبارین لە وەرزی بەهار و کە تاماوەکی درێژ یعنی نزیکەی مانگی 5 بە خوڕ باران ئەباری بە لێزەمە بارانەباری کە کاری کردووەتە سەر کشتتوکاڵ بە شێوەیەکی گشتی و باخ بە شێوازێکی تایبەت کەمەش درەختەکانی وەکو بڵێن قەیسی و قۆخ کە بەرهەمی زۆر کەمی هەبوو ئەم ساڵ. ساڵی ڕابردوو باخێکی لەم شێوەیە ڕۆژانە دەیان کیلۆ هەنجیری لێدەچنرا و ئاڕاستەی بازاڕەکان دەکرا، دواتر دەگەیشتە سەر سفرە و خوانی خێزانەکان. بەڵام ئەم ساڵ دۆخەکە بە تەواوەتی جیاوازە، کەمبوونەوەی بەرهەم بە جۆرێکە کە تا ئێستا زۆرێک لە خاوەن باخەکان تەنانەت تامی یەکەم نۆبەرەی هەنجیری باخەکانیشیان نەکردووە. زۆری بارانبارین لەلایە کۆبووە هۆکاری بوژانەوەی کانی و کارێزەکان لەلایەکی دیکەشەوە بۆتە زیان بەسەر بەروبوومی باغداری سنووری پارێزگای هەڵەبجە کە بەشێکی زۆر لەو بەرهەمەیان لە کاتی پێگەشتنە دەوەرێت و لە ناو دەچێت بەمەش زیانێکی ئابووری زۆر بە باخەوانان و جوتیاران دەگات. سەڵاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە. هەڵەبجە بەرهەمێکی زۆری هەیە بە تایبەتی لەم وەرزەیە جۆرە جیاوازەکانی میوەی هەیە و هەر ئەسڵم بەناوبانگە بۆ بەرهەمە کشت و کاڵیەکانی هەر بەرهەمێکی هەڵەبجە پێگە ئیتر کەمتر هاوڵاتیان پەنابەنە بەرکڕینی ئەو بەرهەمانەکە لە دەرەوەی وڵات هاورداکرێن. اینجا 2 ساڵە ئەم ساڵ دووهەم ساڵە کە لە هەڵەبجە کارێکی زۆر جوانەکرێت بێگومان هەفتە بازاڕێک ڕێک ئەخرێ ڕۆژانی هەینی بۆ ئەوەی کە جوتیاران بۆی باخداران بتوان بەرهەمەکانیان ساخ بکەنەوە لە جیاتیەوەی بیدەن بە ئەلوەکان و لەوێ بگات بەدەستی کڕیان ڕاستە و خۆیان بە هاو نیشتمانیانی ئەفرۆشن. ئەمڕۆ دووهەم ڕۆژی هەفتە بازاڕەکەی ئەم ساڵە ئەمەوێ بچمە لای پەیامنێرمان سەڵاح جەمیل با باسی ئەم هەفتە بازاڕەمان بۆ بکات بارودۆخی پێشوازی لە هەفتە بازاڕەکەمان بۆ بکات کێ بەشداری کردووە چۆن بەشداریان کردووە بارودۆخ چۆنە سڵاو لێبێ سەڵاح وردەکاریمان پێبە. زریان زۆر جوان باست کرد هەفتە بازاڕەکە بۆ هەفتەی دووەمە کە دەکرێتەوە جوتیارەکان هەموو چەند سەعاتێک پێش لەکردنەوەی هەفتە بازاڕەکە بەرهەمەکانیان ڕنیوە بەم شێوازە گەراوکار مێنەکانتان بۆ بگوازێتەوە خستویانتە بەردیدی کڕیارەوە وە سەردانیکەری ناو هەفتە بازاڕە کوشتتوکاڵەکە لێرە ئیتر ئەوەی تۆ بتوێت لە بەرەمی کوشتتوکاڵی لێرە بوونی هەیە توانی بیکڕی بۆ نمونەوەی بەردەستێک بەردەم بینەرانی کورسات نیوزەوە گەڵای مێوە بامێیە پیازە لە دواترەوە بایجانە بیبەرە تەماتەیە ترەیە کاڵەکە ئیتر هەموو جۆرەکانی بەرهەمی کوشتتوکاڵی لە نێو هەفتە بازاڕەکەدا ئامادەیە بە شێوازێکی زۆر با جگە لەوەی کە ژمارەیە خانمی دەسڕەنگین بە بەرهەمی دروستکردنی گێتە مەشکە و ناوساجی و بە ئیشاویریەکانی دیکە ئەوانیش بەردەوامن لە ئەوەی کە پێشوازیەکەن لە کڕیارانیان بەڵام ئەبێ ئاماژەش بۆ بکەین کە خراپی دۆخی بەنزین کاریگەری جێهێڵاوە بەسەر هەفتە بازاڕەکە ئەگەرچی وردە وردە ئێستا بەرەو قەرەباڵخی دەڕوات و قەرەباڵخی ڕوودەکاتە ناو هەفتە بازاڕەکە بەڵام هێشتا لە تەمۆحی هەم بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە نیە هەم لە تەمۆحی جوتیاران نییە. قانع موحسین سەرپەرشتیاری هەفتە بازاڕەکەم لەگەڵایە ئەگەر پێم بڵێ تا چەندێک ئەمڕۆ بەشداریکردنی جوتیاران باخەوانان دڵخۆشن بە هێنانی بەرەمەکانیان و دڵگەرمتر بوون لەسەرەوەی کە بۆ هەفتەی دووەمە لەگەڵتانە بەردەوامیە پێیان ئەمڕۆ چەند خاوەن بەرهەم و جوتیار و باخەوان لەگەڵتانە
ئامادەیە لە هەفتە بازاڕەکە. سپاس بۆ جەنابتان وەک جەنابتان ئاگادارن ئەم هەفتەی دووەمە لە وەرزی هەفتە بازاڕەکە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە هەم سەردانی کەر زیاترە هەم ئەو جوتیارانی کە بەرهەمیشیان هەیە بە تین و گەرم و گوڕێکی زیاتر بەشداریان کردو و بەرهەمەکانیان قسۆتە ڕوو بۆ کڕیارانی خۆشەویست. هەفتە بازاڕەکە تا سعادەی شەو بەردەوامە بەڵام ئەبینین تا فێنم بکە خەڵک زیاتر ڕووی تێکات. هەفتەی پێشوو چۆن بوو هەڵسەنگانتان بۆ چاسێک دڵنیایەوە کاک سەلاح ئێمە گەرمە بۆ خۆی کاریگەریکی زۆری هەیە بۆ هاتنە دەروی هاوڵاتیان بۆ بازارکردن هەتاوەکو کاتەکان بەرەو فێنکی بڕات یعنی کەواتە درنگانێکی ڕۆژ سەردانی کەر زیاتریەتە دەرەوە لە ماڵ بۆ کڕینی کاڵا ئەمڕۆ ئێستا بینین یعنی ئێمە لە سەعات سێوە ئامادەکاریمان کردووە کە جوتیاران بەرهەمەکانیان دادەنێن بەڵام کڕیاران لە دوای سەعات پێنجەوە زیاتر ڕووەکە نەم هەفتە بازاڕە تا درنگانێکی شەو. هەفتەی پێشوو تا ساعت چەند بەردەوام بوون ئەم شەو تا ساعت چەند بێنەوە. ئێمە ڕاستی دەرگامان واڵایە دەرگادا ناخێن بە ڕووی کەس هەتا کڕیاری لێبێ و فرۆشیار بەرهەمی هەبێت ئێمە کراوەیە هەفتەی پێشوو تا نزیکی سەعات 11 لێرە بووین پێویست کات ئێمە تا 12 یەکیشە لێرە بین شەوان. فرۆشیارەکان یا بڵێن خاوەن باخ و جوتیارەکان تا چەندێک ڕاستی بوون فیدباکێکتان حتمما بەدەستگەیشتەوە. بە دڵنیایەوە هەتاوەکو سەردانیکەر و کڕیار زۆر بێ زیاتر بێت حتمما جوتیاران زیاتر ڕەزامەندن ئێمەش بە هیوای ئەوەین کە لە هەفتەکانی داهاتووە سەردانیکەر زیاتر بێت گەشتیار زیاتر ڕوو بکاتەن بازاڕە بۆ ئەوەی جوتیاران سوودێکی باشتر ژین و سەرکەوتون بە هیوای کاری باشتر. زریان هەروەکو میوانەکەشم ئاماژەی پێکرد ئەوان چاویان لەسەر پشگیری هاوڵاتیانە بۆ بەرهەمی ناوخۆی و خاوەن بەرهەمەکانیش بە هەمان شێواز چاویان لەوەیە کە خەڵکی خۆمان زیاتر پشگیری لە بەرهەمی ناوخۆی بکەن و جوتیار بەرهەمەکەی بتوانێت ڕاستەخۆ بێنێتە ئێرە کە ساغی بکاتەوە کڕیار یا هاوڵاتی بێت بە نرخێکی کەمتر لە بازار بیکڕێت. بەگشتی ئەمە لە ڕووی ئابوووریەوە کاریگەرێکی زۆر باشی دەبێت بۆ جوتیار چونکە جوتیار جارێکی دیکە بەرهەمەکەی نابێتە عەلوە لەوێ کرێ حمولە بدات و کرێ عەلوە بدات بیفرۆشێت بەڵکو ڕاستەخۆ خۆی لێرە هێنێتی ئەم هەفتە بازاڕە بەبێ بەرامبەر شوێنی فرۆشتن دوکانی پێدراوە و لێرە تا سعات 11 شەو ئامادەیە کە بەرهەمەکانی خۆی بە کڕیار یا بە کاربەر بدات و لە بەرامبەریدا بە نرخێکی ئەرزانتر بیشی فرۆشەیە ئەمەش بۆ جوتیار زۆر باشە چونکە ڕاستەخۆ داهاتەکە خاتە گیرفانی. سپاس پەیام نێرمان سەلاح جەمیل لە هەورامانەوە لە شوێنی هەفتە بازاڕەکەەوە لە هەڵەبجەوە هەڵبەتە لەگەڵمان بوو. سپاس سەلاحمان دوو نەبی. ژمارێک لە جوتیارانی سنووری پارێزگای هەولێر نیگەرانن لە زۆری نرخی کارەبای نیشتیمانی و داواکەن کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت. وەزارەتی کشت و کاڵ ئەڵێت نیگەرانی جوتیارانیان پێگەیشتووە لە هەوڵان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان جوتیارانی ژەڵێن گرانی کارەبا و کەم ئاوی و نەبوونی بازاڕێکی گونجاو وای کردووە ئەمساڵ وەک پێویست گەنمەشامی نەچێنن. بەپێی ئامارەکانیش لە سنووری پارێزگای هەولێر ڕێژەی چاندنی گەنمەشامی 120 کەمی کردووە. ساڵانێک بوو زەویە کشت و کاڵیەکانیان بەشێک بوو لە سەرچاوی ژیانیان و دابینکردنی بژێوی ژیانی ڕۆژانەیان بەڵام ئەم ساڵ جوتیاران بەهۆی کۆمەڵە کێشەوە نەیانتوانیوە سوود لەو زەویانە وەربگرن. جوتیاران دەڵێن نرخی زۆری کارەبا و کەم ئاوی و نەبوونی بازاڕێکی گونجاو و بۆ بەرهەمەکانیان وای کردووە ئەم ساڵ وەک پێویست گەنمەشامی نەچێنن. بە گوێرەی ئامارەکانی جەسنووری پارێزگای هەولێر ڕێژەی چاندنی گەنمەشامی ئەم ساڵ بە نزیکەی 120 کەمی کردووە کە ئەمەش جوتیارانی تەواو نیگەران کردووە. ئێستامەش دەرەکانمان داچاندیە بەرانی من لە مانجی سێوە هەتا ئێستاکە تقریبانەوە جاری دووەمە فیزەکانی مەعاویلەکەم دەبن. ئێستا سە لە نوێ لەو حالەتەی لەو گەرمیە یعنی لەو گەرما داپڕچێنەرە یعنی تووس فیزی مەعاویلەی بی ئەگە دوو ڕۆژە هەتا ئەو کارمەندەی دەیبا و دەین تو ئەگە دوو ڕۆژی پێبچی ئەوە زراعەتەکەمان هەمووی دەڕوا و یعنی ڕنج بە خەسار دەبین لەبەر ئەوەی گەرمایەکە لە ڕادە بەدەرە. سەبارەت بە گرفتەکانی جوتیارانی هەولێر وەزارەتی کشت و کاڵ دەڵێت لە نیگەرانیەکانی جوتیاران تێدەگەین و هەوڵ دەدەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بە زووترین کاکێشەی جوتیاران چارەسەر بکەین. لە زۆر شوێن ئەو هەواڵەمان پێگەیشتووەکەوە جوتیاران بڕێکی زۆر تەزوی کارەبایان بەکارهێناوە نرخەکەی زۆر لەسەریان وەستاوە و لە هەندێک شوێن وای کردووەکەوە بڕی زۆری پارەکە وای لێ هاتووە کە نەتوانێت لەسەر ژیانی کشتیاری بەردەوام بێتن. جەنابی وەزیر بە دوواداچون بۆ ئەو کەیسە دەکاتن بزانن هۆکارەکە چییە.
ئەگەر پێشووتر گرفتی کەم ئاوی و نەبوونی بازارێکی گونجاو بۆ وەرهەمی جوتیاران گرفت بوو بێت، لە ئێستادا نرخی کارەبا لە پرۆژەی ڕووناچی بۆتە گرفتێکی گەورە لە بەردەم جوتیاران کە ڕەنج و ماندووبوونی ساڵێکیان بە هەدەر دەبات. جیاواز لە ساڵانی ڕابردوو جوتیاران لەگەڵ چاندنی بەرهەمەکانیان ئەم ساڵ ڕوبەڕووی کێشە و گرفتێکی تازەتر بوونەتەوە، ئەویش گرانبوونی نرخی کارەبا و کەمی ئاوە لە سنووری پارێزگای هەولێر. جوتیاران داوا دەکەن کە لایەنە پەیوەندیدارەکان چارەسەری ئەو کێشەیان بۆ بکەن و نرخی کارەبایان بۆ داببەزێنن بۆ ئەوەی ئەمساڵ بەرهەمێکی باشتر بخەنە بازارەکانی هەرێمی کوردستان. بڕیار محەممەد کورسات نیوز هەولێر. بەهۆی نزیکی لە سنووری تورکیاوە لە بازاڕی زاخۆ لەگەڵ دیناری عراقی و دۆلاری ئەمریکی لیرەی تورکیش بووە بە دراوێکی سەرەکی مامەڵەی ڕۆژانەی دوکانداران و شۆفێرانی تەکسی. ئەوە لە کاتێکە کە نرخی دراوەکە جێگیر نییە و لە ئێستادا 100 لیرە بەرامبەر 3250 دینارە. بازار زاخۆیە حەجرەمزی نزیکی 33 ساڵانە دەوی بازاری دا دوکاندارە. برێژەیە نۆت ji sadê danûstandina wî bi pareyê Tirkiye di vî bazarî da. خذي تعاملوا مع اغلب القى القورنجه تركونه او بيجني قورنجه عن ميري اغلب القى القورنجونه قورنجه شو تشتتيني بوري تركيتيني كم كتك دولارتيني بس كم وتعاملوا مع في سكي نوت صدي بوري تركيا حتى مغرب ما صاب 150 مليار واني فروتيه بوري تركي بس شد ب4 ورقه دولار بمن هذنا حمي بوري تركي خودی گله جورا از چم 10 ورقه بخواد كما بوري عراقي دكاني فنومينت بس بوري تركي زحفه زیدەباری کرین و فرۆتنê bi pareyê Tirkî di vî bazarî da welatî ji bo veguhastin û hatnûçûna taksiyê jî pareyên Tirkî bikardînin. Perê Tirkî li virê hiç müşkile dernayem. Çi dikanan perê Tirkî karin bidine teva jî. Tev jî werdigrin me şeyê xwe perê Tirkî distînin. Taksiyê de çine Hewlêrê, çine Erbîlê hiç müşkile ji me dernaye. Şwan perê Tirkî em dinawan. Em dînar nadin wan. Dînar em xwe nagerînin. Qodanê ek ji nivîsîngehên paraguhoran jî egerê zorî bikarînana pareyê Tirkî di bazarê Zaxo da ji bo nêzîkiya welatê Tirkiye û cihê sinûriyê Zaxo dizewrînît. ئیدارە سەربەخۆیە زاخۆ ji birî ku xelkê me danûstandinê bi dolarî dikete bi dînarî me helberê ji xelkê me rêjeka zor danûstandinê bi lîrê Tirkî dikitin ji ber ku bajêrê Zaxo bajêrekê sinûrî ye petir danûstandina bazirganê me gel welatê Tirkiye ne xelkê me ji petir seredana û eger bû ji derve bitin rengê qesa Tirkiye dikin. Zêdebarî bikarînana zora pareyê Tirkî di vî bazarî da bihayê wî jî yê cêgirî ne. Di niha da 100 lîreyê Tirkî beramber 3250 dînarên Iraqî ye. Iraq û Herêma Kurdistanê di pirsa kirin û firotinê da zêdebarî pareyê Iraqî dibît kirin û firotin bi dolarê Amerîkî bihêta kirin. Ji ber ku bi pareyekî cîhanî dihêta naskirin. Lê di evê bazarî da pareyê Tirkî teheddaya pareyê Amerîkî diket. Zêdebarî pareyê Iraqî danûstandin bi rêjeyeka zor bi pareyê Tirkî dihêta kirin. Hasan Mihemed Kursat News Zaxo. دوای 23 ساڵ لە داخستنی کارکردن بۆ نۆژەنکردنەوەی بازاڕی ناوەندی کەرکووک کە تایبەتە بە فرۆشتنی خواردن و پێداویستەکان بە نرخی پاڵپشتیکراوی حکوومەت دەستی پێکردووە. قایمقامی ناوەندی کەرکووک ئەڵێت بازاڕەکە ئەبێتە تاکە ناوەندی حکوومی کە بەرهەمەکان بە نرخی پاڵپشتیکراو دابینەکات و بەرهەمی ناوخۆشی تیا ساخەکرێتەوە. بازاڕی ناوەندی کەرکووکە 23 ساڵە داخراوە. ساڵانێک ئەم بازاڕە شوێنێک بوو بۆ فرۆشتنی کەلوپەل و پێداویستی خۆراکی بە نرخی پاڵپشتیکراوی حکوومەت. ئێستا پرۆژەی نۆژەنکردنەوەی بازاڕەکە دەستی پێکردووە تا جارێکی تر ببێتە شوێنی جموجۆڵی بازرگانی و ساخکردنەوەی بەرهەمی ناوخۆ بە نرخی پاڵپشتیکراو. قایمقامی ناوەندی کەرکووک دەڵێت لەسەر پێشنیاری ئەوان وەزارەتی بازرگانی عێراق نۆژەنکردنەوەی بازاڕەکەی دەست پێکردووە. دوای تەواوبوونی کارەکان هەوڵی کردنەوەی دەدەن وەک تاکە بازاڕی حکوومی. پێشنیارێکی ئەومان کردو بۆ ژووری بازرگانی کە دانیشتنێک بکەین و هەموو لایەن پەیوەندیدارانی کە پەیوەندیدارن بەوە کە بۆی بتوانن بە پێی ڕێنمایی و بە پێی تعلیمات و بە پێی توانە
سوق مرکزی جارێکتر زیین و بکرێتەوە کە ئەمەش بەڕاستی لە نەتیجە خەڵکی کەم دەرامەت و خەڵکی دەخل مەحدود دەتوانێت سوودی لێ ببینێ. گرانبوونی نرخی پێداویستیەکان و نەبوونی پلانێک بۆ ڕێگری لە بەرزبوونەوەی نرخەکان بۆتە جێی نیگەرانی هاوڵاتیان و کاسبکاران. عەباس ماوەی 25 ساڵە لە بازاردا چا دەفرۆشێت. پێشوازی لە هەنگاوی کردنەوەی بازاڕی ناوەندی دەکات و دەڵێت ئامادەیە بە نرخی پاڵپشتیکراوی حکوومەت درێژە بە کارەکەی بدات. عالەمە زانێ گرانیە. من کارتۆنێ چای مێنە بە 60,000 ستا بە 90,000 85,000 بە چای نییە هەموو مەوادەکە گرامەوە. ئەگە خانەخانە بدرێ بە دوکاندار و بە ئەوە من یەکەم کەسم ئەڕۆم چای بە نرخێکی زۆر هەرزان ئەفرۆشم بۆی چایەکەم بفرۆشترێ لەوێ. ئەم گومرگاتە سەر یەکجاری هاین تشتەکان زۆر گران بووە. سێمە حالێن شیرە فرۆشێنی تر شیر هەیە مەسەن قوتی 2300 گرام بوو. ئەنی پێشەوەی کە وەرەقە گرام بوو بێ و کاتە باشترێ بوو. تشتەکە هەرزانتر بوو کەیسە وەرەقە دابەزێ مەسمەواد گرانە هەموو شەکەوێتە سەر کێشەی گومرکی. دوای کردنەوەی بازاڕی ناوەندی کەرکووک ئیدارەی پارێزگاکە لە پلانیدایە لە باکوور و باشووری پارێزگای کەرکووک چەند بازاڕێکی تری هاوشێوە بکەنەوە بۆ هەرزانکردنی نرخی خۆراک و ئەو پێداویستیانەی بەرهەمی ناوخۆن. بەرزبوونەوەی نرخی کاڵا و شتومەک و پێداویستی ڕۆژانە کاریگەری زۆری لەسەر گیرفانی هاوڵاتیان دروست کردووە. هاوڵاتیان پیان وایە ئێستا پێویستە حکوومەت بەکردنەوەی بازاڕی ناوەندی و فرۆشتنی پێداویستی پاڵپشتی کرا و هەوڵ بۆ هەرزانکردنی نرخی کاڵا و پێداویستی ڕۆژانە بدات. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک. لە کەرکووکەوە چینە ڕۆژهەڵاتی کوردستان وەرزی درێنەی گەنم لە دەشتی پیرانشار لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردووە. بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سنوورەکەش پێشبینی ئەکات لە کۆی زیاتر لە 23,500 هەکتار زەوی کە بە گەنم چێنراوە نزیکەی 90,000 تۆن گەنم بەرهەم بهێنرێت. ئەوەش نزیکەی 3,000 تۆنی لە ساڵی ڕابردوو زیاترە. 6 ناوەندی وەرگرتنیش دیاری کراون بڕیارە نرخی هەر تۆنێک 50 میلیۆن تمەن بێت. وەرزی درێنەی گەنم لە دەشتی پیرانشار دەستی پێکردو و جوتیاران سەرقاڵی کۆکردنەوەی بەرهەمی گەنمی ئەمساڵن. سەرەڕای بارانبارینی زۆر و دابەزینی پلەکانی گەرما وەرزی درێنەی ئەمساڵ دواکەوێت. بەپێی ئاماری فەرمی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی پیرانشار مەزەندە دەکرێت جوتیاران 90,000 تۆن گەنم لە دەشتەکانی پیرانشار کۆبکەنەوە. لە پار باشترە خراپ نییە وەلی ئێستامە تەحویلمان نەداوە بزانین ئایا ئەوە هیکتاری چەندی داوە یا چەند خولاسە نازانین ئێستا بۆن معلوم نییە هیکتاری چەندی داوە. هەم دێمەیە هەم ئەولایش بەراوە چون بەراو پتری دەدا لە دێمەی دێمە معمولە نایەتەن 3 تۆن و نیو 3 تۆنی دەدا بەراو هەتا 9 تۆنیان ئەم بۆ خۆم 9 تۆنم هەڵگرتووە. جەهات 7 میلیۆنی بۆ دێمەی داناوە 12 بۆ گەنمی بەراو وەلی بەشێکی زۆر لە کۆمبایندارەکان ڕازی نەبووین بەو قیمەتە ینی پێمان کەم بوو. پێشبینی دەکرێت بەرهەمی گەنمی ئەم ساڵ لەم دەڤەرە بەراورد بە ساڵی ڕابردوو 3,000 تۆن زیاتر بێت. حکوومەت ساڵانە بۆ هێکتار زەوی بڕی 1 فەردەپەینی کیمیایی بە نرخی حکوومەت دەداتە جوتیاران بەڵام جوتیاران نیگەران و داوا دەکەن حکوومەت پەینی کیمیایی زیاتریان پێ بدات. الحان كان مثلا دا غازوري لا خلشي كم كردتوا اي تراكتوران كودي زور بزحيفي دادات سالانا يكتاري تاك يعني نهاد دو تا كودي سبي اقبدا كودي روش كهرنادا الحان اوصل سير شي دو سيران هر كمان كردو بو 400 لتر دادا او دفحي كردو عند 600 لتر باش تصور نقطوا والله تقريبا دو مانج لحد يقل سيبو بولك شاورزي حد يقل دو مانج خرز داري مثلا مزبور بناخذ بفروشي مثلا دولة كا مثلا بركي زوت مدات زول خوشتر دي بوما زي وزيرك والله يحبهم جام قرزو والله لدفري پیرانشار 23,500 هکتار بەگەنم داسێنراوە 6 ناوەندی وەرگرتنی گەنم بۆ جوتیاران دابین کراوە. حکوومەت نرخی هەر تۆنێک گەنمی بە 50 میلیۆن تمەن واتە 390,000 دینار دیاری کردووە. جوتیارانی سنووری قەزای پیرانشارن
دەستیان کردو بە کۆکردنەوەی بەرهەمی گەنمی ئەم ساڵیان وەکو جوتیاران بۆخواان ئاماژەی پێدەکەن حکومەت وەکو پێویست هاوکاریان ناکات بۆیە داوا لەلایەنی پەیوەندیدار بە تایبەت بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی پیرانشار دەکەن کە ئاڵێکی جدیان لێ بدرێتەوە بەڵکو بتوانن لە ساڵانی داهاتوودا بەرهەمی زیاتر و گەنمی زیاتر ڕادەستی حکومەت بکەن. محەممەد حەسان، کورسات نیوز، پیرانشار. بەهۆی ناسەقامگیریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جەنگی ئێرانەوە هەناردەی برنجی تایلەند بۆ عێراق لە مانگی سێوە بەراورد بە هەمان کاتی ساڵی ڕابردوو بە ڕێژەی 18.81 دابەزیوە. عێراق یەکێکە لە بازاڕە گرنگەکان بۆ هەناردەی برنجی تایلەند و ساڵانە قەبارەیەکی بەرچاو برنج لە وڵاتەوە دەکرێت. ساڵانی ڕابردوو یەکێک بووە لە هاوردەکارانی سەرەکی برنجی تایلەند بۆ هۆیشەوە دابەزینی هەناردە لە مانگی ئازارەوە بۆ عێراق یەکێک لەو هۆکارانە بووە کە کاریگەری لەسەر هەناردەی برنجی تایلەند لە نیوەی یەکەمی ئەم ساڵا دروست کردووە. بەڕێوەبەری فەرمانگەی بازرگانی دەرەکی تایلەند ئەڵێت هۆکارەکانی دابەزینی هەناردەی برنج بریتی بوون لە بەرزبوونەوەی خستنەڕوو لە بازاڕەکانی جیهان، بەرزبوونەوەی کێبڕکێ لە نێوان هەناردەکارانی جیهان و هەروەها ڕاگیرانی هەناردە بۆ عێراق بەهۆی ناسەقامگیریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. بەڵام سەرەڕای ئەوەش تایلەند ئامانجی هەناردەکەی بۆ ساڵی 2026 لە ئاستی 7 ملیۆن تۆنا هێشتووەتەوە. ئەگەر هەناردەکەی لەم ساڵا بگاتە 7 ملیۆن تۆن هێشتا نزیکەی 115 کەمترە لەو قەبارەی کە ساڵی 2025 هەناردەی کردووە. هەروەها وەزارەتی بازرگانی تایلەند ڕایگەیاندووە کە بۆ قەرەبووکردنەوەی کەمبوونەوەی خواست لە بازاڕی عێراق لە هەوڵدایە بازاڕی جێگرەوە بدۆزێتەوە کە بریتین لە مالیزیا، فیلیپین، ئەفریقای باشوور، کۆنگۆ و مۆزەمبیق. هەروەکو لەم هەواڵەیە بۆم باسکردن عێراق یەکێکە لە گەورە هاوردەکاران و یەکێکە لە گەورە بەکارهێنەرانی برنج لەسەر ئاستی جیهانە. منەمەوێ لێرە بە داتا و ژمارە باسێکی بارودۆخی بەرهەمهێنان و خواست و هاوردەی برنجتان بۆ بکەم، باسی هەرێمی کوردستانیشتان بۆ بکەم. وەکوتم یەکێکە لە گەورە هاوردەکارانی برنج لە تایلەندەوە. ساڵی 2024 با سەرەتا بە بەرهەمهێنان و بەرهەمی ناوخۆ دەست پێ بکەین. عێراق 277,000 تۆن بەرهەمی برنجی هەبووە ساڵی 2025 بۆ 225,000 تۆن کەمی کردووە، 118.8 بەزیوە. بۆچی؟ لەبەرەم گۆڕانی ئاوهەوا و وشکە ساڵی و بێ ئاویە هەر دیجلە و فرات ئەوەندەیان نەمابوو بە تەواوەتیش وشک بکەن تا بگا بۆی کە بەشی بەرهەمهێنانی برنجیش بکەن. بەڵام ساڵی 2024 2 ملیۆن و 181,000 تۆنی هاوردە کردووە. ساڵی 2025 دیسان هاوردەکەشی دابەزیوە بۆ 2 ملیۆن و 125,000 تۆن، 102.6 هاوردەکەشی دابەزیوە. با بچینە لای داتاکانی پەیوەست بە بەکارهێنان و داتاکانی پەیوەست بە وڵاتانەکە هاوردەیان لێکا بزانێکین گەورەترین دابینکارانی برنجی عێراق کام وڵاتانن. لە ڕووی خواستەوە عێراق ساڵانە پێویستی بە 2 ملیۆن و 400,000 تۆن برنجە هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان سەر و 35 کیلۆ لە مانگێکە هەریەک هاوڵاتێک سەر و 35 کیلۆ برنج ئەخوات برنج بەکارەهێنە. جا پشکی هاوردەی برنج لە کۆی بەرهەمی ناوخۆی وڵات سەدادەیە، یعنی لە سەدادە پشت بە بەرهەمی ناوخۆ بەستێت و سەدانەوە دیش پشت بە هاوردە لە وڵاتانەوە ئەبەستە لە بەرەوەی کە ئەوی بەرهەمی هێنێت هیچ بەشی ناوخۆی ناکات. با بچینە لای داتاکان و ژمارەکانی ترمان بزانێکین ئەو وڵاتانەکە گەورە دابینکارانی برنجی عێراقن کامانن. گەورەترین دابینکار لە ڕووی قەبارەوە نەک لە ڕووی بەهاوە تایلەندە. ئەگەر لە ڕووی بەهاوە لە بەرچاوی بگرین هندستان پێشەکەوێ، برنجی هندستان گرانترەوە بە گرانتر لەسەر عێراقەکەوێ. بەڵام بە قەبارە تایلەند لە ڕیزبەندی یەکەمایە ساڵانە 992.1 تۆن هەنارداکا بۆ عێراق. هندستان لە ڕیزبەندی دووەما دەبە 945.9 تۆن و دواتر ئەمریکا و تورکیا و پاکستان دێن هێشتا ئەمریکاش 131,000 تۆنە. بەڵام ئیتر لە تورکیا و پاکستانە قەبارەکە بچووکە بێتەوە. تورکیا 7.7 تۆن و پاکستانیش سەر و 7,000 تۆن برنج ساڵانە بۆ عێراق هەنارداکە. با بچینە لای داتاکانی تر و ئەگەر هەڵە نەبم پێوەست بە هەرێمی کوردستانەوەی کە ئەتوانین ببینین بەرهەمی ساڵانەی هەرێمی کوردستان لە نێوان 20 بۆ 25,000 تۆنە، واتە لەو قەبارەیە زیاترەکە لە تورکیاشەوە هاوردەی ئەکات عێراق. بەڵام پشکی شێر بەرپارێزگای دهۆک کەوتووە لە بەرهەمهێنانی برنج
وازین هەر برنجی ئەو ناوچەیە لای خۆشمان بەناوبانگە لە ڕووی تام و لە ڕووی کواڵیتیەوە نزیکەی 180 برنجی کوردستان لە پارێزگای دهۆک بەرهەمەهێنرێت و گەرمیان لە ڕیزبەندی 2 مایە بە نزیکەی 100 کە پشکەکەی بەرەکەوێت هەولێر 105.8 بەرهەمی برنجی کوردستانی لایە سلێمانی 102.9 بەرهەمی برنجی هەرێمی کوردستانی لایە دوای ئەوە هەڵەبجەدێک کە کەمترە لە 100 و ڕاپەڕێنیش بە ڕێژەی 0.6 بەرهەمهێنانی برنجی هەرێمی کوردستانی لایە لەم 25,000 تۆنەکە باسم کرد. ئەمە هەموو زانیاریەکانمان بوو دەربارەی برنجی کوردستان ئەمەشمان ماوە باسی هاوردەی ساڵانەی هەرێمی کوردستانیش بکەین جگە لە بەرهەمهێنان بێگومان هەرێمی کوردستانیش بۆ خۆی هاوردە ئەکا بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆکەی ساڵانە 240,000 تۆن هاوردەکە سەرەکی ترینە وڵاتانەکە هەرێمی کوردستان هاوردەیان لێوە ئەکات هندستان و چین و پاکستان و رووسیا و ئەمریکان برنجی ئەم وڵاتانە زیاتر لە هەرێمی کوردستان بەکارەهێنرێت و هەرێمی کوردستان برنجی ئەم وڵاتانە ئەکڕێت. جیاواز لەم بابەتامێ باسێکی بەهای دراوەکانش بکەین لەم ڕۆیا و نرخی کانزاگران بەهاکان هەرچەندە بەهای دراوەکان لە هەرێمی کوردستان گۆڕانکاریان بەسەران نەهات لە بەرەی کامڕۆ بازاڕەکان داخراون بەڵام بەزانین کە بازاڕە جیهانیەکان گۆڕانکاریان بەسەرهات بەهۆی ئەم بارودۆخەکە لەم ناوچەیە هەیە بە هەر حاڵ هەرێمی کوردستان بەهای دینار بەرامبەر بە دراوە سەرەکیەکان بەم جۆرە داخرا $100 بە 152,500 دینار داخرا 100 پاوەند بە 200,000 دینار بوو 100 یۆرۆ بە 173,000 دینار داخراوە $100 بەرامبەر بە تمەن بە 18,720,000 تمەن بوو هەندێک بەرز بووتەوە تمەن بەرامبەر بە دۆلار هۆکارەکەش ئەوەیە کە هەرچەند زۆر بارودۆخەکە ناڕوونە ناتوانین بڵین هۆکارەکە ئەوەیە کە بارودۆخەکە هێور بووتەوە لەبەرەوەی کە شەوی ڕابردوو وتیان هەندێک تەقینەوە لە قشم هەبووە دواتر وتیان نەخەی بەریەکەوتن لە گەری هورمز بۆ تەقینەوەکەی لە قشم هەستی پێکراوە واتە زۆر لەرزۆکە ئەم ئاگر بەستەنە نووسراوەکە لە ئێستا لە نێوانیانە هەیە سەد لیرەی تورکیش بە 3,300 دینار ئەمڕۆ 250 بۆ 300 دینار مامەڵی پێوکرانی ئەمڕۆ نا لە کاتی داخرانی بازاڕە بەم نرخە بەم بەهایە داخراوە با بچینە لای زێر و زی و نەوت باسی زێڕیش بکەین زێر گۆڕانکاری بەسەرا هاتووە بازاڕی زێر چاوەڕێی دوایین داتا ئابوووریەکانی ئەمریکایە هەندێک داتای ئابووری ئەمریکا بڵاوکرێتەوە بێگومان بازاڕی زێر جوڵەکەی ئەوەندە بەرچاونیە لە بەرەوەی کە چاوەڕێکا بزانێ ئەم داتانە چیان بەسەردێ و چاوەڕێکا بزانێ ئایا لە مانگی نۆیان ڕێژەی سوود لە ئەمریکا گۆڕانکاری بەسەرا دێ یاخود نا ئەمە هەمووی کاریگەری لەسەرەوە دروستەکە کە بازار جوڵەی زۆر گەورە نەکات جگە لەوە ئەم نادڵنیایش کە لە بازاڕا هەیە تا زێر بەرزەکات و تایەکدایە بزێنێت بەڵام دیسان قەبارەی جوڵەکە ئاستی جوڵەکە زۆر بەرچاونیە ئۆنسەیەک زێر ئەمڕۆ بە $4,363 مامەڵی پێوکراوەکو وتم بەرز بووە هەندێک 1 کیلۆگرامی بە $295 مامەڵی پێوەکرا لیرەی زێر بە $903 بوو ئەیارەکانیش گۆڕانکاری زۆر بچووکیان بەسەر هات یەکێ لە هۆکارەکانیەوە بوو ئەمڕۆ بازاڕەکانی هەرێم داخراون ئەیارە 18 بە 795,000 دینار ئەیارە 21 بە 929,000 دینار و ئەیارە 22 بە 972,000 دینار مامەڵەیان پێوەکرا با بچینە لای زیویش ئەمڕۆکە هاوتەریب لەگەڵ زێر هەندێک بەرز بووەوە ئۆنسەیەکی بە $62.72 بوو هەرچەند ئێستا جوڵەکەی بەراورد بە جوڵەی بازاڕە جیهانیەکە لە هەرێمی کوردستان کەمترە هۆکارەکەشیوێ هەر تۆزە بەرزە بێتەوە ئەو هاوڵاتیانە کە لە لوتکەکەی زێڕیان کڕی بوو بە پەلە ئەیفرۆشن بۆی کە زوو دەربچن لە زیانەکانی و ئەمە خستنە ڕووی لە هەرێم بەرز کردوێتەوە 1 کیلۆگرام زیو بە $2,080 بوو زیوی هەرێمی کوردستانیش بە مەڕمەڕە و بە پاڵمەوە بە $2,037 ئەمڕۆ مامەڵەیان پێوەکرا با بە پەلە بچین باسێکی نەوتیش بکەین بزانین نەوت چ گۆڕانکارێکی بەسەرا هاتووە گەروی هورمز تاوێگەڵن ئێران و عمان ڕێککەوتون تاوێگەڵن نەخێر ئەم ڕێککەوتنە بۆ سنوورە ئاویەکانی کەشتیەکانە بۆ کرانەوە و داخران نییە تاوێک ترامپ ئەڵێ بەتەواوەتێ بێ بکرێتەوە ئێران ئەڵێ باجدا ئەنم لانی کەم لەسەر وڵاتانی کە دژبەرن مەبەستی ئەمریکا و ئیسرائیل ئەبێ بزانین چی بەسەردێ بەڵام نەوتی برنت لە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەیە بە $81.77 بوو نەوتی تەکساس بە $76.88 بوو و گازی سروشتیش بە $2.64 مامەڵەی
پێوەکرا. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی بازاڕە جیهانیەکان، بەڵام ئەمەوێ باسی بابەتێکی جیاوازی ترتان بۆ بکەم کە ئەویش بابەتی هێڵێکی بۆریە لە ئیسرائیل. ئەم هێڵی بۆریە بە تەواوەتی بە خاکی ئیسرائیلا تێپەڕێت، بەڵام بەهۆی ئەو ئاستەنگانەکە لە گەروی هورمز و لە گەروی بابل مەندەب دروست بووە لە ئێستا خەریکە سەرنجی ئەخرێتەوە سەر. ئەم هێڵی بۆریەش بە هاوبەشی ئێران و ئیسرائیل دروست کراوە. بابینەری راپۆرتێک بین لەم بارەیەوە دواتر زیاتر باسی یەکەین. بەرزبوونەوەی ناسەقامگیریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تێکچوونی یاسایشی ڕێڕەوەکانی گواستنەوەی وزە سەرنجی چاودێرانی بەلای پرۆژەیەکی نهێنیدا ڕاکێشاوە کە دەگەڕێتەوە بۆ کاتی پێش شۆڕەشی ئێران. ئەو پرۆژەیە بریتیە لە هێڵی بۆری ئیلات ئەشکەلۆن کە نزیکەی 6 ساڵ پێشێستا لەلایەن ئێران و ئیسرائیلەوە دروستکراوە و ئێستا وەک بژاردەیەک بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی هەناردەی نەوت بۆ ئەوروپا هاتوۆتەوە بەرباس. هێرشی حوسیەکان بۆ سەردامەزراوە نەوتیەکانی سعودیە و ڕەشەکانی سەرکەشتیوانی لە دەریای سوور لاوازی تۆڕی هەناردەی نەوتی زیاتر لە هەمیشە خستۆتە ڕوو. هەرچەندە سعودیا بۆ کەمکردنەوەی پشبەستن بە گەروی هورمز نەوتەکەی لە ڕێگەی هێڵی بۆری ڕۆژهەڵات ڕۆژاوە و بەندەری یەنبوعەوە هەناردە دەکات، بەڵام لەو ڕێگەیەشەوە نەوت هەڵگران ناچارن بە گەروی بابل مەندەبدا تێپەڕن کە لەم مانگانی دواییدا بەهۆی هەڕەشەی حوسیەکانەوە ئەویش ئاسایشەکەی لەدەستداوە و تێپەڕبوونی کەشتیەکان بەو گەروەشدا بێمەترسی نییە. لەم بارودۆخەدا جارێکی کە سەرنجەکان چوون بەلای هێڵی بۆری ئیلات ئەشکەلۆن کە درێژیەکەی 254 کیلومترە و لە کۆتاییەکانی دەی 1960 ئەو کاتەی تاران و تەلئەبیب پەیوەندی استراتیژی بەهێزیان هەبوو بە پارەی ئێران و تەکنەلۆژیای ئیسرائیل دروست کرا بۆ ئەوەی نەوتی ئێران لە بەندەری ئیلات لە کەناراوەکانی دەریای سوورەوە بگوازێتەوە بۆ بەندەری ئەشکەلۆن لە کەناراوەکانی دەریای ناوەڕاست. بە گوێرەی بەڵگەنامەکانی فەرمانگەی زانیاری وزەی ئەمریکا، پرۆژەی هێڵی بۆری ئیلات ئەشکەلۆن گرنگیەکی استراتیژی زۆری هەبووە. لە دوای شۆڕشی ئیسلامی ئێرانەوە کە پەیوەندیەکانی تاران و تەلئەبیب بە تەواوەتی پشڕا، ئیسرائیل بە تەواوەتی ئەو ژێرخانەی خسە کۆنتڕۆڵی خۆیەوە. ئێستا بەهۆی بەرزبوونەوەی نیگەرانیەکان دەربارەی گەروی هورمز و بابل مەندەب، هەندێک لە بەرپرسانی ئیسرائیل پێشنیازی ئەوەیان کردووە کە ئەم ڕێڕەوە بۆ گواستنەوەی نەوتی سعودیا بۆ ئەوروپا سووری لێ ببیندرێت. لەم سیناریۆیەدا نەوتی سعودیا دوای گواستنەوە بۆ بەندەری یەنبوع لە ڕێگەی نەوت هەڵگرەوە دەچێتە بەندەری ئیلات و لە ڕێگەی هێڵی بۆری ئیلات ئەشکەلۆن دەنێردرێت بۆ کەناراوەکانی دەریای ناوەڕاست. بەڵام ئەوەی تا چەند ئەم پێشنیارە سەردەگرێت پەیوەستە بە چارەسەری گەورەترین بربەست کە ئەویش بریتیە لە پەیوەندی سیاسی نێوان سعودیا و ئیسرائیل و داهاتووی پەیوەندیەکانیان. کەیزانی کە سەردەمانێک پەیوەندیە بەهێزەی ئێران و ئیسرائیل وای لێبێ کە ئێستا ئابم جۆرە هەرچی جەنگ لەم ناوچەیە سەرەکی بگەڕێتەوە بۆ خراپی پەیوەندیەکانی ئەو وڵاتە. سەردەمانێک هێڵێکی بۆری لە ئیسرائیل بە تەواوەتی بە خاکی ئیسرائیلە دروست کراوە کە هەموو تێچوەکەی لەلایەن ئێرانەوە دراوە و تەنها بەهێزی مرۆیی ئیسرائیل دروست کراوە. ئەم هێڵی بۆریە ساڵەکانی 1960 ئەو کاتەش کە دیسانەوە گەروی ینی نۆکەندی سوێز ئاستەنگی تێکەوت داخرا بەهۆی شەڕی نێوان ئیسرائیل و میسرەوە بوو بە هۆکاریەوەی کە ئێران ئیسرائیل بیر لەو هێڵی بۆریە بکەنەوە. بۆچی؟ لەبەرەوەی کە ئێران یەکێک بوو لە گەورە هەناردەکارانی نەوت بۆ ئەوروپا. نەوتەکەی لێرەوە بێگومان لە بابل مەندەبەوە ئەنارد بۆ سوێز و لە سوێزیشەوە بۆ ئەوروپا. کە سوێز داخرا بیریان لەوە کردەوە کە لێرەوە هێڵی بۆریەک لە ئیلاتەوە بۆ ئەشکەلۆن دروست بکەن کە ئێران نەوتەکەی ناردا بەندەری ئیلات لێرەوە بار بکرێت بۆ سەردەریای ناوەڕاست و بۆ ئەوروپا. سەرەتا توانای ئەم هێڵی بۆریە تەنها 20 ملیۆن تۆم بووە، بڕیار بوو کە دواتر بۆ 50 بۆ 60 ملیۆن تۆم بەرز بکرێتەوە، بەڵام بێگومان شۆڕشی ئیسلامی و تێکچوونی پەیوەندیەکانی نێوان ئێران و ئیسرائیل ڕێگەی بەوە نەدا. دواتر ئێران سکاڵایەکی تۆمار کردش بە ئیسرائیل بۆ ئەوەی کە ئیمتیازەکانی خۆی لەو هێڵی بۆریە وەربگرێتەوە و دادگایەکیش لە سویسرا ئیسرائیلی بە سەر و 1 ملیار دۆلار غەرامە ینی سەر و 1 ملیار دۆلار غەرامەی سەپان بەسەر ئیسرائیلە، بەڵام ئیسرائیل هەتاوکو ئێستاژە غەرامەیی بۆ ئێران نەبژاردووەوە نەیداوەتێ. ئەمە کۆتا زانیاریەکان بمان بوو لەم بارەیەوە. هەر بەم هەواڵانە بەم زانیاریانە کۆتایی بە هەواڵابووریەکانی ئەمڕۆمانە هێنم. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.